لێرە هەموو چیرۆکەکانی شنگال کە ساڵی 2014 لەسەر دەستی داعش بەسەریان هات دەبیستی. شنگالە ئێزیدەکان زیاتر لە هەموو کەس لە عێراقدا قوربانی دەستی داعشن کە جگە لە کاولکاری ناوچەکانیان بەسەدان کچوژن و منداڵ و پیاوی ئەم پێک هاتە ڕەسەنەی کورد تووشی قەتڵ و عام بوون و بەشێکیشیان کرایە سەبایە و بەشەکەی تریش ئاوارە بوون و چیرۆکی ڕۆژەکانی سەرەتای داعش بۆ یەکتری دەژێڕنەوە. ڕۆژەکە ڕەشەکێر نایەت بیمەکەتێکی ڕۆژاو بخێر خەراسەتە کاتە سەرما پتشتێکی نەی ئینسانی کەچێت مە برێن ژنێت مە برێن ئەمە سەر مال نافکردن ئەم فکرینەکە کەچێت مە و ژنێت مە هاتنە بازارێن مووسل و ڕقای فرۆتن وەرەقەکە دۆلار و کاریتاتەکە نا ئینسانی بوو سەرمەدە هات بەزگم هەتا دنیای ئەو ڕۆژ بیری کەسی نای ئەو ڕۆژ نەیت ئەو کاتە عائلەتی برای من و خوشک برای من لە شاخاتن گەهانە حدودی سووریایی داعش هێرش کرە سەر ئەو سارە حەوت کەس ڕزگار بوون کەچەکە ناو سارەکە ماوە لە ترسیان نەوێرە دەری بکەی داعش ئەو کچە برین خوشکین برین ڕاستی زارۆکێ مرێن کالەمێر مرێن دایک و خوشکن مەلجادەشتی هینا بێ ئاو و بێ خوارن مرێن داعش کەچ و ژن و زارۆک هەموو برێن گەلەکێ کاریتەکە مەزن بوو سەری مای زیاد هات هەتا مساغنم بێ ڕۆژەش بیران ناکەن و هەتایە ئەف ڕۆژ هەر بێ هەر دیم ئەمێ حزن و گریبن و هەر دیم بەدەناما ڕەش. کەمپی ئاشتی لە عەربەت ڕەنگی ماتەمی گرتووە چونکە داعش لە 3 2014دا چۆتە ناو شنگال بەم هۆیەوە کارە ساتێکی خوڵقاند کە دەچێتە خانەی جینۆسایدەوە. لەم مەرگە ساتەدا ئێزیدەکان گەلێک خواستیان هەیە کە تا ئێستا کەمی هاتوتە دی لە دیارترینیان دیاریکردنی چارەنووسی کچ و ژن و ونبۆکانیانە. تا ئێستا داعشەوە 3000 شتێکی دەست داعشە ماونە کەس نازانێت چووە خۆ پێشتر گوتین لە مووسلن لە مووسل وا ئازاد کراوە هیچی دیار نەماوە گوتی چۆنە بۆ ڕقا ئێستا جارێت تلەحفەری ماوە ئێمە بەر تلەحفەر زانمان چی ماوە چی نەماوە تا ئێستا هیچ یانزێ دیار نییە. هەتا ئیرۆ جینۆسایژی بەسەری ئێمەدا مستەمرە نابێژن نالێن ئێمە نالێن جینۆساید تەواو بووە هەتا ئێستاژی جینۆساید مستەمرە و هەتا ئێستاژی ئەبشع جەرایم حەقی قیچ و ژنێن ما تێنەکردن لە هەر دەرەکی فكر حتى أفكر خلاص نبي أما عرض جينوسايد حتى أفكر خلاص نبي وأو شيء معرض جينوسايد هر منطقة خلق منطقة جني فكري وان بي إشبار أو عقيدة فكرة كي متطرفة هاتيا أو وان أو هات نصر شنقال نأنو كشنقال إشبار شنقال قال خلقي تدبون سنتي دبون شيعتي دبون مسيحيتي دبون إزدي دبون يقينا كانوا وقع إزديا إشبار هاتنا إزديا إشبار كديانا إزدي ونوسالي كرن داعش لە ناوچەکانی ئەم کۆچبەرانە لەبن هات کۆتایی هات بەڵام ئەمانە هەر لە ژێر خێمە و کەمپەکاندا دەژین چونکە هێشتا ئومێدی ژیان بۆ ناوچەکانیان نەگەڕاوەتەوە. عومەر کەریم گەلی کوردستان عەربەت.